لەناو کووردا ئەگەر شتێک ئەو سەریت لێ دیار نەبێت دەڵێن چارەنووسی لەناو تونێلێکی تاریکدایە یان چوزانم دەڵێن مەکە هەتا ئەو سەری تونێلەکەت لێ دیار نەبێت ئەمە ڕێک بۆ تونێلەی لە پشتی منەوەی ڕاستە ئەمە تونێلی هەیبە سوڵتانە تونێلێک کە ئەو سەری بە تاریشی ماوەتەوە چیرۆکەکەی چییە؟ با من بۆتان ڕوون بکەمەوە پرۆژەی استراتیژی تونێلی هەیبە سوڵتان چیرۆکی شکستی پرۆژەیەکی بێپلانە بڕیار بوو ئەم تونێلە شارەکانی هەولێر و سلێمانی و ئیدارەی ڕاپەڕین بەیەکەوە ببەستێتەوە بەڵام سێ جار گۆڕانکاری لە شوێنی دروستکردنەکەی کرا جاو گۆڕانکاریەش هەل لەسەر نەخشە نەبوو بەڵکو کاری تیدا کرا و پارەیەکی زۆریشی بۆ خەرج کرا دواتر بیریان کەوتەوە وتیان وەڵا کاکە شوێنەکە گونجاو نییە با بیگوازینەوە بۆ شوێنێکی تر جاو گواستنەوەیش جارێک نەبوو بەڵکو سێ جار بوو بەڵام هێشتا لە تاریکیدا ماوەتەوە و هیچ بڕیارێکی یەکلایەوەیکەرەوەی بۆ نەدراوە هەرسێ قۆناغی تونێلەکە کە بە ڕوونی پێتان بڵێم بەم شێوازە بووەوە لە سێ هەوڵدا بوو هەوڵ یەکەم بۆ یەکەم جار لە ساڵی 2005 دەست بە پرۆژەکە کرا و بڕیار بوو لە پشت زانکۆی کۆیەوە دروست بکرێت ئەو کات بڕی 14 ملیۆن دلاری بۆ تەرخان کرا بەڵام دوای ماوەیەکی کەم لە کارکردن و کونکردنی شاقی هەیبە سوڵتان پرۆژەکە بەجێهێڵدرا هەوڵی دووەم 2013 بوو جارێکی دیکە لە ساڵ یاتا لە هەمان ساڵدا لە شوێنێکی نوێ لە ڕێگەی دەشتی کۆیە بەرامبەر گوندی باداوان دەست بە کارکردن کرایەوە بۆم قۆناغا بڕی 160 ملیار دینار ترخان کرا و پرۆژەکەش بە کۆمپانیایەکی ئێرانی سپێردرا بەڵام ئەو هەوڵەش بێئەنجام بوو هەرچەندە لە سەدا شەشی کارەکانی تەواو کرا بوو و کۆمپانیا ئێرانیەکەش 10 ملیار دیناری خۆی وەرگرت بەڵام بە هەمان شێوە بەجێ هەڵدرا و وەکەوەی لە دیمەنەکان دەیبینن تونێلەکە ئێستا بووە بە شوێنی هێلانەی باڵندەکان هەوڵی سێمیان ئێستایە لە ئێستادا بڕیارە بە هەمان بڕەپارە و هەمان کۆمپانیا پرۆژەکە لە نزیک پاسپۆرت و کۆیە و لە گوندی هەواوان جێبەجێ بکرێت ئەم شوێنە نوێیە لە قۆناغی دیزاین و لێکۆڵنەوەدایە بۆ دڵنیابوونەوە لە گونجاوی شوێنەکەش بۆ وەکو جارەکانی تر نەکەونە هەڵەوە دەیانەوێت لە ڕووی زانستیەوە و کارە بکەن وا دیارە ئەم جارە بە زانست ڕوبەڕووی دەبنەوە بەوتەی قایمی قەزای کۆیە تارق حەیدەری کە بە 1964 قسەی کردووە ئامانجی سەرەکی لە گواستنەوەی شوێنی تونێلەکە ئەوە بووە کە کۆیە نەکەوێتە پشتی تونێلەکە و لە ڕووی ئابووریەوە زیانی بەرنەکەوێت کەواتە چارەنووسی تونێلی هەیبە سوڵتان هێشتا نادیارە و پرۆژەکەش بووەتە نمونەیەکی بەرچاوی بە هەدەردانی کات و سامانی گشتی